بنەمای چوارم بەها هەتایەکان پێویستە ئێمە کە ئازادین لە پەرستنی خوددا و گەیاندنی موژدەی ئینجیل بەردەوام بین لە پاراستنی دیدێکی هەتاهەتایی. ئەم بنەمایە تێگەیشتنێکی جیاواز دەدات ئەگەر بۆ نمونە بیر بکەینەوە لە کەسێک بەهۆی باوەڕیەوە زیندانی کرابێت کە دەڵێت بە کاتێکی سەختدا تێپەڕیوە. پێت سەیر بێت کە باسی ئەوە دەکات لەو پەڕی تنگانەدا دەستی بە یەزدانەوە گرتووە چۆن توانیوێتی دینێکی هەتاهەتایی بپارێزێت لەو کاتەدا کە زۆر تووشی دژواری بووە. ئەوە وا دەکات لە خۆمان بپرسین کە خۆمان پاشایەکی فراوانی و ئازادیمان هەیە. پرسیارەکە ئەمەیە چۆن بتوانین دیدی هەتاهەتایی بپارێزین لە ئازادیەکە کە تێیداین. خۆی پۆلیسی نێردراو تێگەیشتنی بەها هەتاهەتایەکانی پەیڕەو دەکرد. کاتێک ماوەی 2 ساڵ زیندانی کرابوو لەو کاتەدا نامەی فلیپی نووسی. دەبێت لە خۆمان بپرسین چۆن بتوانین دیدی هەتاهەتایی بپارێزین لەو ئازادیە کە تێیدا هەین. با بڕوانینە پۆلیسی نێردراو لە ڕۆما لە زینداندایە بە زنجیرەوە کۆتوبەند کراوە لەگەڵ سەربازێکی ڕۆمانی. لەگەڵ ئەوەش ئازادی هەبوو خەڵک ببینێت بەڵام لە زۆر شتی دیکە ئازاد نەبوو. نەیشی دەزانی ئایا هەروە دەمێنێتەوە یان کەمێکی تر ئازاد دەکرێت. با نامەی فلیپی بەشی 1 و ئایەتی 20 بخوێنینەوە. دەتوانین ئەم بڕگەیە ناوی لێ بنین ڕێزلێنانی مەسیح. دەڵێت بە پەرۆشەوە چاوەڕوان و ئومێدەوارم کە لە هیچ شتێکدا شەرمەزار نەبم. بەڵام وەرم بەرزە و ئەوەی ئستاژ وەکو هەمیشە مەسیح لە جەستمدا پایەدارە ئەگەر بە ژیان بێت یا بە مردن. لەم بەشەدا پۆلیسی نێردراو دەڵێت کە ئازایەتی ئەوەیە کە مرۆڤ لەگەڵ خوددا دڵسۆز بێت و هەرگیز سازیش نەکات لەوەی باوەڕی پێی هەیە بەڵام بەها هەتاهەتایەکان بپارێزێت. پۆلیس تێگەیشتنی هەتاهەتایەکەی ڕوون دەکاتەوە و لە سەرەتای ئایەتی 21دا دەڵێ چونکە بۆ من ژیان مەسیحە مردنیش قازانجە. ڕستەیەکی لەو پەڕی بەهێزیدایە چونکە بۆ من ژیان مەسیحە مردنیش قازانجە. بەڵام ئەگەر ژیانم لە جەستەدا بەردەوام بێت خەریکی خزمەتکردنی دەبووم و بەرهەمم دەبێت. چی هەڵبژێرم؟ نازانم. لەم دوولاوە فشارم لەسرە. حەز دەکەم لەم ژیانە بەجێ بهێڵم و لەگەڵ مەسیح بژیم. ئەوەم زۆر پێ باشترە بەڵام مانەوەم بەجەستە بۆ ئێوە پێویسترە. ئەمە یەکێکە لە بەرگەکانی کتێبی پیرۆز کە هەندێک کەس دەیگێڕنەوە بۆ ئەوەی بڵێن کە کەسێک بەجەستەبوونی نەبێت ئەوە لە ئامادەبوونی خوددایە. لەو ساتەی لە ژیان دەیەبمەوە وەکو باوەڕدارێک بۆ کاری مەسیح ئەوە لە ئامادەبوونی خوددا و عیسای مەسیحدا دەبم. پۆلیس دەڵێت ئەو ناوازەیە و زۆر باشترە ئەوەی کەسێک لەسەر ئەم زەویە بێت بەڵام بڵێت لێرەدا بەجەستەم دەمێنمەوە. پۆلیسی نێردراو بە سروژی ڕۆحی پیرۆز ئەم قسەی دەنووسی. ڕۆحی پیرۆز تیایدا کاری دەکرد و بە ئاشکراکردن ئەو ڕاستی لەگەڵ یانووسی. ڕەنگە پۆلیس بینینێکی لە خودداوە بۆ هاتبێت کام نامەی دەنووسی چونکە دەڵێ دڵنیام و دەزانم کە لە ژیاندا دەمێنم و لەگەڵ هەموودان بەردەوام دەبم. ڕەنگە خوددا ئەو دڵنیاییە پێداوە کە هێشتا لەگەڵیان دەبێت و نازانێت و دەڵێت دڵنیام و دەزانم کە لە ژیاندا دەمێنم و لەگەڵ هەمووتان بەردەوام دەبم. و بەرەو پێشچوون و خۆشیتان لە باوەڕ تاکو بەهۆی هاتنەوەی من بۆلاتان شانازیتان بە عیسای مەسیح لە ڕێگەی منەوە زیاد بکات. بە واتایەکی دیکە وا ئێوە دەتوانن سپاسی خوددا بکەن لەبەرەوەی لە زیندان ڕزگارم دەکات و دەتوانم جارێکی دیکە بگەڕێمەوە لەگەڵتان و خزمەت بکەم. لێرەدا دیدێکی هەتاهەتایی ناوازە دەبینین. بەڕاستی ئەمە حاندەر و ئازادکردنە. بەڵام دوای ئەوە دەبینین کە پۆلیسی نێردرا و دووبارە زیندانی کراو ئەم جار خرای بەندیخانە و دوای ئەوە ژیانی کۆتایی هات. بەڵام لەم دەقەدا ئازاد کراوتوانی بگەڕێتەوە لەگەڵ خەڵکی فلیپی خزمەت بکات. با بیر لەم بنەمایە بکەینەوە و چۆن بتوانین لە ژیانماندا پەیڕەوی بکەین و پرسیاری تێڕامان و پەیڕەوکردن ئەمەیە. ئەگەر لە ژنگەیەکی تا ڕادەیەک بێچەوسانەوە ئەوە هەنگاوە دیاریکراوەکان چین کە بتوانین بیان بین بۆ پاراستنی دیدی هەتاهەتایی. ئەمە پرسیارێکی گرنگە. پێویستە لە خۆمان بیپرسین. دەتوانین وەڵامی ئەم پرسیارە لە کتێبی پیرۆزدا بدۆزینەوە کە پۆلیسی نێردراو دەربارەی نوێژکردن نووسیوێتی. وەرن باو بەشە بخوێنینەوە کە پۆلیسی نێردراو بۆ تیمۆساوسی دەنووسێت کە لە ئەفەسۆس بوو و پێی دەڵێ بۆیە پێش هەموو شتێک تکا دەکەم نوێژ و نزا و پارانەوە سپاسگوزاریتان بۆ هەموو خەڵک بێت. با بزانین چۆن هەموو خەڵک دیاری دەکات و دەڵێت. بۆ پاشا و دەسەڵاتدارەکان لەو کاتەدا پۆلیس تازە لە زیندان دەرچوو بوو. بەهۆی پێشەوایانی بەدکار زیندانی کرابوو وەکو هیرۆدۆسی پاشا و فیستۆسی دادوەر و فیلیکس. جا پۆلیس دەڵێ ئێمە پێویستە لە پێناوی
خراپترین دژمنانمان نوێژ بکەین. هەموو ئەوانەی کە لە پۆست و پلەدان. ئەو دەڵێ مەبەستی زۆربەی ئەم پێشەوایانە لەو کاتەدا کە هەبوون و لە جیهانی ڕۆمانیدا بوون و باوەڕشیان نەبوو، بەڵکو بە پێچەوانەوە زۆربەیان کەسانێکی بەدکار بوون. بەڵام با بزانین هۆکاری نوێژەکانمان چییە؟ پۆلس دەڵێ تاکو بە ئاشتی و هێمنی و بەو پەڕی لە خواترسی و ڕێزەوە بژین. ئەکرێ لێرەدا لە خۆمانی بپرسین، چونکە هەمیشە پێویستە تێگەیشتنی هەتاهەتایی هەبێت لە نوێژەکانماندا. ئەوەش لەم بەشەی داهاتوودایە کە دەڵێت ئەمەش پەسەندکراوە لە لای خودای ڕزگارکەرمان، ئەوەی دەیەوێت هەموو خەڵکی ڕزگارکەرمان بێت و بەرەوناسینی ڕاستی بڕۆن. بە واتایەکی دیکە ئێمە لە ئازادیەکی ڕێژەی داین، دوور لە چەوسانەوە پێویستمان بەوەیە کە ئەم نوێژە ئازادیە تەواو بکەین، نەک تەنها بۆ ئەوەی هەست بە حەسانەوە بکەین، بەڵکو بۆ ئەوەی بتوانین ئینجیلی عیسای مەسیح بگەێنین و خەڵکی دەوروبەرمان بۆی دەربخەین کە عیسا کێیە. ئەمەیە دیدی هەتاهەتایی، گەیاندنی ئینجیلی عیسای مەسیح. ئەم جۆرە نوێژە یارمەتیمان دەدات بۆ ئەوەی بەردەوام بین لە جەختکردن لە کاتێکدا ئێمە ئازادی. دەمانەوێت ئازادیە تەواو بێت، بۆ ئەمە تاکە سەرەتاییەکە ڕزگاربوونی هەموو ئادەمیزادە. بەڵام دەکرێت وەڵامێکی دیکە هەبێت بۆ پرسیارەکە، ئەویش ئەوەیە کە چیرۆکی باوەڕداران بخوێنینەوە ئەوانەی چەوسانەوەیان تاقی کردوتەوە و بزانین چۆن خوددا نعمەتی خۆی بەسەر ئەوان نابەخشیوە. چیرۆکێک دەربارەی دوو هاوسەر هەیە، ناویان جۆن و بێتیستامە، کە لە وڵاتی چین لە ساڵی 1934دا بەهۆی باوەڕیانەوە شەهید بوون. لەو کاتەتا باندێکی دژ بە حکوومەت ئەوانیانی کوشت. ئەو دوو کەسە مردنێکی زۆر ناخۆشیان بینی، بەڵام ئەوەی سەیرا چۆن ستام کە باوکێکی گەنج بوو ئەم موشانەی نووسی کە دواتر دۆزیانەوە گوتبووی من و هاوسەرەکەم و کوڕا شیرەخۆرەکەمان ئەمڕۆ کەوتینە دەست باندە شیوعیەکان. کەس نازانێت ئازادمان دەکەن یانا. پۆلیسی نێردرا و بیرمان دەهێنێتەوە، بەڵام با خوددا لە جەستەماندا شکۆدار بێت ئەگەر بە ژیان بێت یا بە مردن. دیارە لە وشەکانی پۆلیسی نێردرا ڕاما بوو کە لە زیندان بوو. ئەوە بوو مردن بەهۆی شەهیدبوون لە پێناوی مەسیح، کە ئەوە ڕوویدا و لەسەر ئاستی جیهان بە هەواڵەکان زانرا. ئەو کاتە دەستوروێڵ کە سەرۆکی پەیمانگای مۆدی بوو بۆ توێژینەوەی مەسیحیەکان، قۆرانێکی ڕۆحی نووسی و ئاوازی بۆ داناوە بە ناونیشانی بە ژیان بێت یان بە مردن. تیایدا ئەم شانێتیان نووسی. یارمەتیم بدە تا بەهایم کاتژمێرانە بزانم، یارمەتیم بدە تا گەمژەیی هەموو ئەم زیلانە ببینم، یارمەتیم بدە متمانم بە مەسیح بێت کە خەمەکانی هەڵگرتم، بەم شێوەیە بە ژیان بێت یا بە مردن ملکەجی تۆ بم. لە هەموو ڕۆژانمدا شکۆدار بە ئەی ئیسای شکۆدار، تا چاوەکانت لە هەموو ڕێگاکانمدا ڕێبەرم بن. هەر کاتێک بتەوێ و هەر چۆنێک بتەوێ بەکارم پێنە، ئەی ئیسای شکۆدار. ئەو کات مەسیح تیامدا مەزن دەبێت ئەگەر بە ژیان بێت یا بە مردن. با دووبارەم بنەمایە بخوێنینەوە تا لە ژیانماندا پەیڕۆی بکەین. پێویستە ئێمەیە کە ئازادین لە پەرستنی خوددا و گەیاندنی موژدەی ئینجیل بەردەوام بین بۆ پاراستنی دیدێکی هەتاهەتایی.